بمانەوە پێغەمبەر سەرخین دیفاعی لێ بکەین پشتیوانی بین وەکو سەحابەکان بین شوێن کەوتەی ئەوان بین ئەبێ ئێمە بەڕاستی ئازیزان و خۆشەویستان عمل بە سونەتی پێغەمبەری خوا بکەین لە قەولمانە لە کردار و فیعلمانە لە هەڵسو کەوتمانە لە ناو ماڵ و منداڵمانە لە هەموو ژیانمانە ئەمە نەسەدی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە سەرخستنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەڵام بەداخەوە ئەمڕۆ ئێمەی مسلمان هەر بە زبانە دیفاع لە پێغەمبەرەکەین وەڵێن پێغەمبەرمان خۆشەوێ ئەینا شریعەتەکەی پێغەمبەر سونەتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو خۆمان و خانەوادە و ماڵ و منداڵ و معاملەمانە بەڕاستی باری کردو ون بووە والله پێغەمبەر زویرە لێمان والله پێغەمبەر عاجزە لێمان والله لە ڕۆژی قیامەتە لەوە چێ لەو کەسانە بین کە پێغەمبەر دەریانەکە چونکە ئێمە ئومەتی آخر زەمانین زۆرێک لە دینەکەی پێغەمبەرمان شێواندووە بە تایبەت سنەت و قول و فعلی پێغەمبەرمان ون کردووە ئازیزان و خۆشەویستان بیری قیامەتتان بێ بیری بەرزەختان بێ بیری قبری تەسک و تاریکتان بێ بیری قیامەتتان بێ والله کەس نەجاتی نابێ کەس ڕزگاری نابێ ئیلا شوێن کەوتەی پێغەمبەر نەبێ ئیلا خۆشەویستی ڕەسوڵ الله نەبێ ئاگاتان لە خۆتان و ماڵ و منداڵتان بێ پێغەمبەرەکەتان سەرخەن بە شوێن کەوتنی قول و فعلی پێغەمبەرتان صلی الله عليه وسلم